ئاگری بنزینخانەکەی هەولێر کارەساتی نایەوە. پێتان ئەڵێن چۆن کۆنتڕۆڵکرا و زیانە سەرەتاییەکانیشی چەند بوون. لە دوێنێوە لەوەتەی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق دەستی پێکردووە 964 ئاشکرای دەکات کە یەکێک لە کاندیدەکان لە هەولێر تاکو ئێستا 50 دەفتەر دۆلاری بۆ ڕیکلامکردنی خۆی سەرف کردووە. سڵاوتان لێبێت. بەرەبەیانی ئەمڕۆ دانیشتوانی گەرەکی فەرمانبەرانی هەولێر و دەوروبەری بادەنجی دوو تەقینەوەی بەهێز خەبەریان بووەوە کاتێک زانیان ئاگر لە بەنزینخانەی لاپ کەوتۆتەوە کە لەناو گەڕەکەکەیانە. پەیامنێری 964 هەرزوو گەیشتە شوێنەکە و دەرکەوت خەزانی بنزین و غازی بنزینخانەکە تەقیبەتەوە و لەگەڵیشیدا دووبار هەڵگر و تەکسیەک سوتاون. لەوانەش ناخۆشتر 5 کارمەندی بنزینخانەکە بریندار بوون و گواسترانەوە نەخۆشخانەی ئەمرجنسی. هەروەها زیانی زۆر بە ماڵەکانی دەوروبەری بنزینخانەکە کەوت و شوشەی پەنجەرەکانیان شکا. ئاگرەکە بەهۆی بەتاڵکردنی تەنکەری سوتەمەنی بووە و ئاگری لێکەوتۆتەوە. عەقید شاخەوان ساید و تەبێژی بەرگری شارستانی هەولێر لەبارەی ڕووداوەکە ئاشکرای ئەکات 11 تیمیان بەشداری کوژانەوەی ئاگرەکەیان کردووە و بە کەمتر لە 40 خولەک توانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. هەروەها دوو کارمەندیشیان وەک خۆی دەڵێت بە سوچی بریندارن. بەهۆی ئاگرکەوتنەوە لە بەنزینخانەی لاپ لە گەڕەکی فەرمانبەرانی شاری هەولێر بار هەڵگرێک لە نزیک بەنزینخانەکە ڕایگرتووە بەڵام ئاگری گەیشتێ و ئەویش سووتە. خاوەنی بار هەڵگرەکە کە عەبدوسەمەد محەممەدی ناوە قسەی دەردەدڵی خۆی کرد و ڕایگەیاند هەموو ڕۆژێک لە گەورەپاری نزیک بەنزینخانەکە بار هەڵگرەکەی ڕائەگرێت. ئەمڕۆژ کە ئاگرەکە هەڵگیرساوە بە هەڵەداوان هاتووە دووری بخاتەوە بەڵام نەیتوانیوە بار هەڵگرەکەی ڕزگار بکات. عەبدوسەمەد دەڵێت زیانی 3 دەفتەر دۆلاری بەرکەوتووە ئەمەجگەلەوەی ژیانی خانەوادەی خۆی و شۆفێرێکی دیکەش لەسەر ئەم بار هەڵگرەیە. هەر لەبارەی ئاگرەکەەوە حاجی ڕزگار کە هاوڵاتێکی گەڕەکی فەرمانبەرانە لە ڕێگەی 964ەوە پەیامی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناردووە بەڵێت چۆن دەبێت بنزینخانە لە ناو ماڵان بێت کە مەترسیدارە. هەروەها داوا ئەکات حکوومەت چیتر ڕێگە نەدات بنزینخانە لە ناو گەڕەک و ماڵاندا دروست بکرێت کە هەموو کات ئەگەری لێکەوتنی کارەساتی لێ دەکەوێتەوە. دەچینە سلێمانی بەهۆی ڕووخاندنی پردەکۆنەکەی تاسلوجات جەنجاڵیەکی زۆر لەسەر ئەو ڕێگایە دروست بووە. ئەگەر زۆر زەرور نەبیت پێویست ناکات بەوێ داهات و چۆ بکەیت. بەڵام ئەمەش کاتیە و بڕیارە پردێکی نوێ لە شوێنەکە دروست بکرێت و ئیتر خەڵک بەحەسێتەوە. پەیامنێری 964 لە سلێمانی خۆی گەیاندا شوێنی پردە ڕووخاوەکەی تاسلوجە و دیمەنی ڕووخانەکەی گواستەوە. بڕیارە لە شوێنی پردەکۆنەکە پردێکی تازە و مۆدێرن دروست بکرێت کە ئەکەوێتە سەر شەقامی 100 مەتری سلێمانی کە بە ئۆتۆبانی بابان ناسراوە. پێشتری شارەوانی سلێمانی داوای لێبوردنی لە شۆفێران کردبوو کە لەم چەند ڕۆژەدا ئاستەنجی هاتوچۆ دروست ئەبێت. هێمن حوسێن سەرپەرشتیاری پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بە 964 وێت لەمڕۆ شەمبەوە دەستیان بە ڕووخاندنی پردە کۆنەکەی تاسلوجە کردووە و بەپێی ئەو پلانەی دایانناوە بە کەمتر لە دەڕۆژ کارەکانیان تەواو دەکەن. ئاماژەی بەوەش کرد بەشێک لە شۆفێران پابەندی ڕێنماییەکان نابن لەبەر ئەوەی دوور نەکەونەوە ڕێگای جێگرەوە بەکار نەهێنن هەر بۆیە ئەو خەڵەباڵغی و جەنجاڵیە دروست دەبێت. دوای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق بازاڕی چاپخانەکان گەرم بووە. کاندیدێکەیە تا ئەم دەقەیە 9 ملیۆن دۆلاری بۆ ڕیکلام و بانگەشەی خۆی خەرج کردووە. ڕابەر قاسم کارمەندی چاپخانەی ئافاق لە هەولێری پایتەخت بە 964 وێت لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن ئیشیان زۆر بووە و لە 24 کاتژمێر ناوەستن و کار ئەکەن بۆ ئەوەی بە زووترین کات زۆرترین پۆستەر و وێنە ئامادە بکەن. وتیشی کاندید هەیە 9 ملیۆن دۆلار واتە 50 دەفتەری تەنیا بۆ دروستکردنی پۆستەرەکانی خەرج کردووە. هەشیانە دەستکورتە تەنیا 5 ملیۆن دینار خەرج ئەکات. بە قسەی ڕابەر قاسم نرخی چاپکردنی پۆستەر دابەزیوە و ئێستا هەر مەترێک پۆستەر بە 3 بۆ 4 هەزار دینار چاپەکەن. ڕۆژانە لە ملاو لەولا کەسانی دەستپاک دەرئەکەون چ ئەوانەی کە لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمن چ ئەوانشکە هاوڵاتی ئاساین. حەزەکەم ئەمڕۆ
ئاماژە بە دوو حاڵەت بکەم کە باسی دەستپاچی ئەکات بە تایبەتیش ئەو کەسانەی کە پارە ئەدۆزنەوە و وەکو خۆی ڕادستی خاوەنەکانیان ئەکەنەوە. دوو حاڵەتمان هەیە، یەکێکیان لە لای پۆلیسی کەلار بووە لە ئیدارەی گەرمیان، دووهەمیشیان گەنجێکی خورماڵ بووە. با لە گەنجە خورماڵیەکە دەست پێ بکەین. لە یەکێک لە ناوچە گەشتیاریەکانی خورماڵ بڕێک پارەی عراقی ئەدۆزێتەوە، هەروە کارتێکی بانکیش ئەدۆزێتەوە. کارتە بانکیەکان 36 دەفتەر دۆلاری تێدایە، بەڵام چۆن دۆزیبێتەوە ئەوها بە ئەمانەت ڕادستی خاوەنەکەی ئەکاتەوە کە خاوەنەکەی کەسێک بووە بە ڕەگەز عەرەب بووە. لە گەرمیانیش پۆلیسی کەلار ئەچن معاش وەرەگرن، موچەی ئەو مانگەیان وەرەگرن، کاتێک کە دیژنەیەک ئەنێرن بۆ بانک، پارەی هەموو کارمەند و ئەفسەرەکان لەگەڵ خۆیان ئەهێننەوە. دوای دابەشکردن پارە زیاد ئەمێنێتەوە، هەستەکەن ئەو پارە زیادە لە لای بانکەوە بە هەڵا هەرچە هەڵەیەک بوو بێ بۆ پۆلیسخانەکەی ئەوان نێردراوە دەم و دەست. ئەو لیژنەی کە پارە زیادەکەی وەرگرتووە لەگەڵ موچەکە هێناویانە وەکو خۆی تەسلیمی بانقەکەی گەرمیانی ئەکەنەوە. هیوادارین ئەم جۆرە کەسانە چ فەرمانبەرانی حکومەت بن، چ هاوڵاتی ئاسایی بن، ژمارەیان زیاتر بێ، چونکە ئەوانە کەسانی دەستپاچیان پێ ئەوترێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.